داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بێ دیاردەی چەکی بێمۆڵەت نێڵێ، چونکە دیاردەیەکی زۆر باو ناشرینە ڕۆژانە بینین چەندین کەس بە بۆنەی چەکی بێمۆڵەتەوە ژیان لەدەسەدات بە بۆنەی ئەوەی چەکی بێمۆڵەت لە ماڵەکانە زۆرە. من هیوادارم حکوومەتی داهاتووی کوردی چاو لە وڵاتە پێشکەوتوەکان بکە بۆ گەنجان، ئەو گەنجانە لیان قەوماوە لەو ڕۆژانە بە ژیانێکی ناخۆشە تێپەڕێن، چاوەڕانی ئایندێشی باشتر دەبین بۆ داهاتوو. دووسش ئەبێ ئەم حکوومەتە ئاگای لێبێ کە ئەوەیە ئاو کارەبا و ڕێگە و بانەکەیە و ئاگای لە ملت بێ زۆر. حکوومەتی نوێ پێویستە حکوومەتی هاوڵاتی بێتە ناو خەڵک، زیاتر لە خەڵک نزیک بیتەوە، خزمەتی زیاتری خەڵک بکات. بەڕاستیدا ئەوەی هیوامە لە حکوومەتیدا بێتن ئەو قەیرانەدارانیە چاک بکات و ئەو هەروەهاش بواری تەندروستی زۆر گرنگی پێداتن، زیاتر ئەو کلپەل و تەندروستی یعنی ئەشیا تەندروستی و کلپەلی پزیشکی ساختە زیاتری ڕێگری لێ بکات و هەروەهاش لایەنی گەشت و گوزار کە زۆر گرنگی پێدەن کە ئەوە دەبێتە یعنی داهاتی زیاتر بۆ وڵاتمان دابین دەکات و خەڵک زیاتر بۆ شارەکانی کوردستان دێن.